هەر لە ناوەندی ڕۆشنبیری ئەدیبانە زیاتر لە 30,000 کتێب فرۆشراوە. بە 200 ناونیشانی جیاواز بەشداری پێشانگاکەیان کردووە و لە ماوەی 10 ڕۆژی پێشانگادا زیاتر لە 30,000 کتێبیان فرۆشتووە. بەشێکی تری ناوەندەکانیش سەرڕای قەرەباڵغی پێشانگا لە ئاستی فرۆشی کتێبەکانیان ڕازی نین. لە خولی سێمی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب زیاتر لە 2 ملیۆن کتێب بە زیاتر لە 380,000 ناونیشانی جیاواز لەلایەن 200 ناوەند و کتێبخانەوە لە ناوخۆ و 13 وڵاتی ترەوە بەشداری پێکرا بوو. ئەوەی کە جێی دڵخۆشیە کە ئێمە ناوەندێکی ڕۆشنبیری بەبێ هیچ دەعمێکی حکومی و حیزبی توانیومانە لە مرۆڤێکی 7 ساڵەوە تا مرۆڤێکی 6 ساڵ هاتوونەتە ناوەندەکەمان و توانیوانە بابەتی خۆیان بدۆزنەوە و کتێبمان بۆ هەموو چین و توێژەکان هەبووە. ئەوم داوا لە خوێنەرانی ئەوانێکم کە سەردانی پێشانگایان کردووە ئەو کتێبانە بۆ جوانی لە ماڵۆدانەنین و بیخوێنەوە و لایانی معریفی و ئاستی ڕۆشنبیری خۆیان بەرز بکەنەوە و ئینشاءڵڵا سوودیە بێ بۆیان. وڵا وەکو لێ رازینینە بەڵام وەکو پێویست باش تۆزەک باش بۆ تۆزە لەبەرەوەی خەڵک زۆر خەڵک هەداهات ینی سەیری کتێبەکانی پێ باش بوون بەس دیارە کێشە دارایەکان زۆر زیاتر قوڵبوونەوە کە ئەمە بیرمان لێ دەکردەوە زیاتر خەڵک یعنی جیفانی خەڵکی بەتاڵ بووە ئەگەنا ڕۆژانە سەردانیکردن گەلک زۆر بوو بەڵام فرۆش کەم بووە بەو شێوەی نەبوو کە لە ئاستە معیمە نەبووە. بەشێک لە خوێنەران نیگەران بوون لەوەی کتێبی ئاینی پشکی شێری بەرکەوتووە لە پێشانگاکەدا. بەڕێوەبەری پێشانگای نێودەوڵەتی سلێمانیش بۆ کتێب دەڵێت لە زۆرینەی بوارەکاندا و بە زمانە جیاوازەکان کتێب نمایش کراوە. لە هەر بوارێکدا خوێنەر بێوێت دەتوانێت بە خواستی خۆی کتێب دەست بخات. باز لەوەش دەکات ناوەندەکان لە نمایشکردنی کتێبەکانیاندا ڕەچاوی ژینگە و کەلتوری فکری و کۆمەڵایەتی هاوڵاتیانیان کردووە. بەپێی ئەو ناوەندانەی کە لێرە لە داتای ئێمە داخل کراون 130 ئەو ناوەندانە بانی لە 200 ناوەند ئەتوانم بڵێم 130 واتە 6 ناوەندی ئاینی لەوە چێت تێدا بێ. بەڵام خواز لەسەر کتێبی ئاینی زۆرە یان نە ئەمە پەیوەندی هەیە بە پێکهاتەی کۆمەڵگەی ئێمەوە. پێکهاتەی کۆمەڵگەی ئێمە ئەگەر کەسێک پزیشکە پرۆفیسۆرە دکتۆرە یا مهندسە یا قانونیە لە هەمان کاتە مسڵمانیشە. لە ڕۆژانی سێمین پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب جگە لە خوێنەران و کڕیاران بەشێکی زۆری ناوەندەکانی خوێندن و قوتابخانەکان ئامادە بوون بۆ ئەوەی لە نزیکەوە خوێندکاران بە ناوەندە ڕۆشنبیرەکان ئاشنا بکرێن و بتوانن لە داهاتوودا سەرچاوەی زانستی بۆ وانە و چالاکیە زانستیەکانیان دەست بخەن. لە خولی سێمی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لە ماوەی 10 ڕۆژدا بەدەیان 1000 کتێب بە ناونیشانی جیاواز و بە زمانە جیاوازەکان فرۆشراون. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.